گروپی سینەمای کوردستان کە لە هەولێر ئێمە هەوڵێکماندا لەگەڵ ڕۆژنامەی کوردستانی نوێ یەکەمین پاشکۆمان دەرکرد. توانیمان قەناعەتیان پێ بکەین کە پاشکۆیەکی تایبەت لەسەر سینەما دەربکەن. واتە دوای 98 ساڵ ڕۆژنامەگەری کوردی ئینجا کورد توانی یەک پاشکۆی لەناو ڕۆژنامەیەکدا هەبێت کە تایبەت بوو بە سینەما. گروپی سینەمای کوردستان ئەو هەوڵەی سەرخست و بابەتەکانیش لە سلێمانی و هەولێر هاتن و ئەو ژمارەیەی پێدەرچوو کە ئیتر چووە مێژووە. بەشی دووەمی توێژینەوەکەمان ڕۆژنامە نووسی سینەماییە، یعنی ئەوە کە زۆر گرنگە، بەداخەوە کات زۆر کەم ماوە بزانام زۆرم تێپەڕ کرد، بەڵام بە خێرایی دێمە سەر ڕۆژنامەڤانی سینەمایی چییە. چەند ژانرێک هەن کە زۆر گرنگن بۆ هەم بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و لە هەمان کاتدا دەرخستنی پسپۆری ڕۆژنامە نووسی لە ناو ڕۆژنامە نووسی گشتیدا کەویش بواری سینەمایە. بۆ نمونە هەواڵ، ڕیپۆرتاژ، بەدواداچوون، راپۆرت، چاوپێکەوتن، گۆشەی سینەمایی، ستون، وتار، ئەمانە هەمووی ژانرن زۆر گرنگن کە لە ڕۆژنامە نووسی سینەمایی گشتی کوردیدا لە باشوور تا ڕادەیەک ناڵێم زۆر، ینی تا ڕادەیەک لەوانەیە پەشمان بووە تا ڕادەیەکی زۆر کەمیش لە هەفتەی جاری وا بوو لاپەڕەیەک هەبووە، یان بە 2 هەفتە جارێک. بەڵام لە دوا لاپەڕە زۆر جار هەواڵ هەبووە، دیدار هەبووە لەگەڵ هونەرمەندان. تا ئەو کاتێ ڕۆژنامە زۆر بەهێز بووە، خوێنەر زۆر هۆگری بووە، ڕۆژنامەش توانیوێتی ئەو بوارە بقۆزێتەوە، چوە بواری سینەما لە هەموو دنیا زۆر گرنگە، لە کوردستانیش ئەو گرنگیی خۆی تا ڕادەیەکی باش ینی کە لەکایەدا بوو لە ناو ڕۆژنامەگەریشدا هەندێک جار بەهۆی برادەرایەتی ئەوە دەرەکەوت و هەندێک جاریش بڕیارەکە هەبوو کە هونەرمەندان باخیان پێ بدرێ و ئەو فیلمانی کە دروستی شەکران لە سەرەتای ڕاپەڕینەوە فیلمی شۆڕژێری، فیلمی پێشمەرگایەتی بوون، بۆیە ڕۆژنامە و گۆڤاری سیاسیەکان و هێز و لایەنەکانیش هەردەبوو بایەخی پێ بدەن، ئەگەرچی ئەو بایەخە زۆر گەورە نەبووە. باسی بەشی دووەمی توێژینەوەکەمان ڕەخنە کایەکی زۆر گرنگ بوو و گرنگە تا ئێستاش. کەوتم گرنگ بوو، دیارە ئەویش بۆ خۆی ئەو گرنگیەی لەدەست داوە وەکو سەرەتاکان و ناوڕاستی نییە. بەڵام ڕەخنە لە ناو ڕۆژنامەگەریدا زۆر گرنگ بووە، چ ئەوەی ڕەخنە بۆ فیلمی بیانی بووە یا ڕەخنە بۆ فیلمی کوردی. جارنامە ڕیکلام ئەویش لایەنێکی گرنگ بووە، بایەخی وێنە لەگەڵ بابەتی سینەمایی لە ناو ئەو وتارانەی کە بڵاوەکرانەوە، ئەویش بۆ خۆی لایەنێکی گرنگ بووە. بەڵام دەتوانم بڵێم هەر هەمووی بە شێوەیەکی زۆر سست و لاواز بووە. دەتوانم بڵێم کاتێک کە هەڵبەت بەندە لە 2002-2003 ئەوانە پاشکۆی فیلمازیۆنام دەرکرد و پاشکۆی بەدرخان فیلمیش، بەڵام من لە ناو ڕۆژنامەدا بڵاوم کرد، چەند ژمارەیەکی بڵاو بووە. بەڵام لە کۆتاییش بێ باسی ئەوە بکەین کە هاوڕێیانمان کاک عەدنان عوسمان لەگەڵ دکتۆر موحسین لە هەولێر چەند ژمارەیەکی ڕۆژنامەی سینەما کوردیکە پێم وابێ ئەو ناوە بوو دەرکرد کە ڕۆژنامەیەکی ملەوەن بوو، ڕەنگاوڕەنگ بوو. پاشان چەند ژمارەیەک لە دەبی ئەوەش بڵێن، هەڵبەتە فریای ئەوە نەکەوتین کە ئەمە لە ساڵی 2000 ڕۆژنامەکان گەڕام، ڕۆژنامەی هەرێمی کوردستان، ڕۆژنامەی کوردستانی نوێ، بۆ نمونە چاوپێکەوتن، ئەو ژانرانی کە باسم کرد لە ناویدا، بەداخەوە فریا ناکەوین باسی بکەین، باسەکەی زۆر گرنگە، خۆزگە دەمتوانی، بەڵام ناتوانین بەداخەوە. دەتوانین ئاماژە بەو گۆڤارەش بدەین کە ساڵی 99 لە هەولێر دەرەچوو لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر کە هێشتا بەشی سینەما بەڕێوەبەرەتی سینەما نەکراویەوە. اینجا هەر ئەڵێ قسە ڕاکێشێ بەڕێوەبەرەتی سینەما لە کوردستاندا ڕۆڵی گرنگی بینی، لە ڕاستیدا بینی. من باسی لایەنێ نەرینەکەی ناکەم کە ئەو باسی کشترە کە بەداخەوە گەندەڵیە بابەتەکە،
بەڵام باسی ئەوەکەم کە لەو 20 ساڵەدا یا 15 ساڵەدا بە ئەمانەتەواڵێن بەقەت هەر 100 ساڵەکەی دەوڵەتی عێراق کورد لەم بەشەدا بە هەوڵی سینەماکارانی باشوور ڕۆژهەڵات باکوور زۆرتری ڕۆژهەڵات بەڵام باکووریش و هونەرمەندەکانی دەرەوە توانرا لەم ماوەیەدا فیلمی یەکجار زۆر بڵاو بکرێتەوە بەرهەم بهێنرێت کە خۆشبەختانە کارەکتەری ڕەگەزی مێش ڕۆڵی زۆر گرنگیان بینی کە چەندین هونەرمەند دەرکەوتن لەوانە هاوڕێی عەزیز ڤیان مایی و زۆر لە ئەکتەرەکانی تر کە ماوەیەک ئەکتەر بوون دوایی هەوڵی بەرهەمهێنانی فیلمیشیاندا ئەدارتاژ لە فیلمی نێرگز بووکی کوردستان یاریدەدەری دەرهێنەر بووە و ئەکتەریش بووە لە هەمان کاتدا بۆیە ئەم ڕۆشنبیریە و ئەم ڕۆژنامەڤانیەی کە لە کوردستاندا لە ماوەی 30 ساڵ دەرفەتمان لە پێش بوو ژێرخانێکی پتە و دابڕێژین دامان نەڕەشت و بۆی بیریشم نەچێت لە کۆتایەکەی هاوڕێی عەزیزم کەریمۆک لەگەڵ کاک ئازاد سەوزە چەند ژمارەیەکی گۆواری فیلمیان دەرکرد کە دیزاین و ڕەنگ و بابەت تێدا لە چاو هەموو ئەوانی پێشووتر زۆر پێشکەوتوو بوو کە جێگای دەستخۆشی بوو بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم دوای ئەوەی ئەزموونی یەکێک لە سەرۆکوەزیران لە ئەمریکا و دەرەوە هێنایەوە هات بەداخستنی هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە دەوڵەت دەریە کرد گورزێکی کوشندەی لەو ڕۆشنبیری و ڕۆژنامەڤانیەی بواری سینەمایی من بەرگری لەواکەم ئەوەی تر هەرکەس بەویستی خۆی ئەتوانێت ئەو بەرگریە بکات لە کاتی خۆشدا و بەرگریەمان کرد بەداخەوە هاتن ئەم ژێرخانیان هەڵتەکاند و هەڵوەشاندەوە بۆیە ئێمە ئێستا کە قسە لەسەر ڕۆشنبیری و ڕۆژنامەڤانی سینەمای کوردی ئەەکەین قسە لە شتێکەکەین کە یەک تاقە ڕۆژنامە و یەک تاقە گۆڤارمان نییە نە بە چاپی کاغەزی و نە بە چاپی ئەلکترۆنی کە قسەی لەسەر بکەین ئەگەر سیاسیەکان توانی بێتیان ئەو دەستکەوتە لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی واری سینەمایی بسەنەوە ئێمە خۆشمان ئەو ڕۆڵەمان بینی ڕۆڵی خۆڕادەستکردن کە ئومێدەکەم لێرە بەدواوە بتوانین ئەو گۆڕانکاریە دەست پێ بکەین نەوەی ئێمە و نەوەیەکی زۆر تازەی گەنجی سەرکێشی پڕ ئارەزوو بۆ بەرهەمهێنانی فیلم لە کایەدایە ئومێدەکەم کە ئێمە ببینە پشتیوانیان و دەستیان بگرین و ئەوان خۆیان هەڵبەت دەستی خۆیان ئەگەرن و پێویستیان بە ئێمە نابێ بەڵام لانێکم لە بواری ڕۆشنبیری و ڕۆژنامەڤانی سینەماییدا هەوڵێکی تری بێوەستان ئەمجارە دەست پێ بکەینەوە کە بتوانین لە ڕێگای ڕۆژنامەڤانی چاپ یا ئەلکترۆنی دەست پێ بکەینەوە من سوپاستان دەکەم